سەرکەوتووترین هاوسەرگیری ئەوەیە ماڵی خەزورت لە شارەکەی خۆت دابن. زۆر ئیسراحەتی بۆ خۆت، بە تایبەتی هەتا ئافرەت مناڵێک دوو مناڵ سێ مناڵی دەبێ، دواتر بە مناڵەکانی ئەوەندە مەشغوڵی دەبێت بە ساڵێکی بینی ماڵی باوکی ناکەوێتەوە. بەس لە سەرەتای هاوسەرگیریەوە گەنجان من دایمەوە وەسیەتیان بۆ دەکەم هەوڵ بدە لە شوێنێک هاوسەرگیری بکە کە ماڵی خەزورت لەو شارەدا بێ، بەڵام دیراوسێشیان نەبی باشە. والله لە گەڕەکێکیشان نەبی باشە، هەموو دەمێت دەمت بەدەمیەکەوە بێ، ئەوە ژوای لێ دێ بێڕێزیەک بەرامبەر یەک پەیدا دەبێ. بەس کە لە شارەکەدا بووی تۆ پرسەی خزمت هەیە، شەکرا و خواردنەوەت هەیە، سەردانت هەیە، لە کۆڵ کۆمەڵە مەسرەفی زۆر دەبێەوە. لە شارێکی دوورتربی هەر بە کارتی ئینتەرنێت و موبایل ڕناگەی لەبەر تەلەفۆن و هەموو ڕۆژێ سواری سیارە بۆ بڕۆ کارەکەت بەجێ بێڵە. بەس لە شاری خۆتا زۆر ئیسراحەتی، کچەکە لە ماڵی باوکی هەتا وردە وردە دڵ و دەرونی دادەبڕێت دایمە چاوی لێیانە. بۆیە لە شاری خۆتا بێ باشترە، بەڵام دراوسەی ماڵی خەزوریشت نەبی بەو نزیکیە.